لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی دیاریکراو بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان تا دێت قسە و باسەکان لەسەر پاکردنەوەی تۆماری دەنگدەران زیاتر دەبێت. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمیش دوای 7 مانگ لە کارکردن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا تۆمارێکی نوێی دەنگدەران ڕادەگەێنێت. سەرۆکی کارژێڕی هەڵبژاردننی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەڵێت بە پاڵپشت بە داتای فۆرمی خۆراک لە وەزارەتی بازرگانی هەرێم داتایەکی نوێی دەنگدەرانمان ئامادە کردووە و دەشڵێت بەرپرسیارەتی پاشی تۆمارەکە دەگرینە ئەستۆ. قسەیەکی زۆر هەبوو لەسەر کەمی ژمارەی دەنگدەران زۆری ژمارەی دەنگدەری ناڕاست و ناڕەوا لە ناو تۆماری دەنگدەراندا بۆیە ئێمە بە واجبی سەرشانی خۆمان مانزانی وەکو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کە بۆ یەکەم جارە پرۆسەی هەڵبژاردن لە ڕێی ئەم کۆمیسیۆنەوە ئەنجامەدرێت بەرپرسیارەتی پاکی و نەزاهەتی تۆمارنامەکە بگرینە ئەستۆ بۆی کە تۆمارنامەیەکی نوێمان دامەزراندووە بە پشتیوانی و بە پاڵپشت بە داتای فۆرمی خۆراک لە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان. ئەو داتایە کە داتای هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تایە لە مناڵێکی تازە لەدایک بۆ هەتا ئەخیر تەمەن. ئەو تۆمارەی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ئامادەی کردووە. جیاواز لە تۆمارەکەی کۆمیسیۆنی عێراق زیاتر لە 280,000 ناوی دووبارە و مردوو ئاوارەی لێ دەرهێنراوە. کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕاشی دەگەێنێت ئەو کەسانەی لە تەمەنی 90 ساڵی داماون پێویستە سەر لە نوێ خۆیان تۆمار بکەنەوە چونکە ناوەکانیان لە تۆمارەکەدا سڕاونەتەوە. تۆماری دەنگدەران لەژێر پرسیاری گەورەدا بووەوە زۆر جار ئەوەشیان هەم لە ڕاگەیاندن هەم لە ناو کۆمەڵانی خەڵکیش باس و خواسی زۆری لەسەر کراوە. دیارە ئێمە دوای ئەوەی کە دیراسەیەکی وردمان کرد لە ناو تۆمارەکە بەڵێ بەڕوونی دیار بوو کۆمەڵێک کێشە لە ناو تۆمارەکەدا هەبوون. دیارە ئەو داتایی کە بەراوردمان کردەوە تەنها دوو مەبەستمان هەبووە لە بەراوردکردن، یان یەک دۆزینەوەی شوێن و مەکانەتی ئەو دەنگدەرانەی کە هەن و پاکردنەوەی تۆمارەکەش لەو دەنگدەر زیادانە. هیچ دەنگدەرێک دوو شوێن دوو ئەبدەیتی بۆ ناکرێتەوە لەسەر یەک ژمارە. ئەوانەی کەوا لە دوو شوێن لە دوو موقعی دەنگدانی جیاواز هەبوون یەکێکمان ڕاگرتووە بۆ ئەوەی بچێت لەوەی تر خۆی بسەلمێنێ و حەقی دەنگدانی هەبێت بۆ گەڕانەوەیان. بەشێکی تر لەو تۆمارەکە ئیشمان لەسەر کردووە ئەویشیان تەمەنی 90 ساڵیەکە ئەوانەشیان لە سەروی 90 ساڵیەوەن ئەوانن کە لەناو تۆمارەکە بە نسبەیەکی زۆر هەبوون. ئێمە لە ئێستادا ڕامان گرتون بۆی سەردان بکەن ئەوەشیان دەکرێت کە لە کاتی سەردانکردن بە شێوەیەکی ئاسایی بگەڕێنەوە ناو تۆماری دەنگدەران. ئەو ڕقەمەی کە لە سەرەتا لە تەمەنی 18 ساڵی وەرمان گرتووە لە وەزارەتی بازرگانی 3,154,984 دوجار دوای ئەوەی کە ئەو پاکتاومان کردوتەوە لەو ناوانەی کە دووبارە بوون ڕقەمەکە بۆتە 1,3,1,596,591 دەنگدەر. لە هەرێمی کوردستان 125,370 ناوی مردوو لە تۆمارەکەی ڕابردوو دابوونی هەبووە. بەڵام کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ئاماژەی بۆەوە کردووە لە کۆی ئەو ڕێژەیە بەتەنها 26,695 ناویان دەرهێناوە بەهۆی ئالۆزی و زۆری لە یەکچوونی ناوەکان نەتوانراوە لەو ڕێژەیە زیاتر دەربهێنرێت. سەبارەت بە ناوی مردووان کە لە 28/12/2017 بەدەست کۆمیسیۆن گەشتووە ئێمە لە 3/1/2018 دەستمان کرد بە کارکردن لەسەری کۆی گشتی ئەو ناوانی کە بەدەست ئێمە گەشتووە نزیکی 250,000 ناو بووە. بەڵام ئەمە خۆی لەخوا دووبارەی تیا بووە کە چەند فۆڵدەرێکی تیا بووە هەندێکیان بە ناوی وەزارەتی تەندروستی کوردستانەوە هەندێکیان بە ناوی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی شارەکانەوە بەدەست ئێمە گەشتووە. لە کۆتاییە ئێمە 125,370 ناومان هێشتوتەوە لەناو ئەمانەشە هەندێک دووبارەی تێدا بووە. باش بەراوردکردیان بۆ تۆماری کە ئێمە ئامادەمان کردووە لە ماوەی ڕابردووە واتە کۆتاکاری ئێمە کارکردن بۆ لەسەر ناوی مردووان دوای کە تۆمارەکەمان ئامادە کردووە اینجا ئێمە هاتینەوە بەراوردەمان کردووە. ئێمە لە کۆی گشتی توانیمانە 26,695 ناو بدۆزینەوە کە لە ناو داتای ئێمە هەوە لەو داتای کەمە لە داتای بارزگانی دروستمان کردووە. لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە 30 ئەیلول بۆ یەکەمین جار کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بەڕێوەی ببات 3,120,000 کەس مافی دەنگدانیان هەیە و لە ئێستاشدا کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی تۆمارێکی نوێی ڕاگەیاندووە و بەرپرسیارەتی پاشی تۆمارەکەش لە ئەستۆ دەگرێت. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.